بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم اما لخزمت كتاب نيابي الداء والدواء زاناي بيابرز إمام ابن القيم رضا ورحمة خواه لبيجيان بسر أبن ديار أم كتاب نيابا كأم زانا بيابرزا نسيويتي اما ناما لنا وتاركاني آسايشي روح ئەم پیاوە بەرزە خۆی ناوی بۆ کتێبەکەی دانەناوە، هەندێک جار چاپ کراوە بە ناوی الدواء الشافي لمن سأل عن الجواب الكافي. هەندێک جاریش ناو لێنراوە بە الداء والدواء. هەرێکێک لەو ناوانە ئەو کەسانەی کە چاپیان کردووە دایان ناوە. ئێمەش بڕیارماندا کە ناوی ئەم وتارانە بنین ئاسایشی ڕۆح، لعل روحمان تيا أسايش أبيت آرام أبيت لخزمة أم وتارانو لخزمة كلماتي أم بيا وقورية. ديار السرطاء أم كتابة بودسي بيكرت ك أمزانا بيا برزا باسي دوازور بهزكاني بو كردين بو أسايش روحي إنسان. فرموي قرآن خيندني زور لقل دعاي زور لقل كردوي صالحي زور أمسيانا أو سيدوايان كهموكات هموسات إنساني إيمان دار تيايا دلكي آرام أبي وآسايش والروحي ده. دواتر أمزانا برزا باسي خرابي قناهي بو كردين بچندين درز إما لخزمتي أبوين أنواع مصيبة وبلاء كبهوي إنسان بهوي جناه وتوشي أبي أضرار كاني باس كرد كجناهي تري ليلة دايك أبي إرادة خير لإنسان كم أكاته إنسان والفدا قريبة معصيته لا يخوا سوك أبي أمكسا إنجا زليل أبي لسر زويا معصية كان عقلي تيك أدن جناه كان عقلي تيك أدن معصية كان طبيعتي ضلي تيك أدن أكيو تجير لعنتي خوا وبيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم بر دعاي بيغمبريان صلى الله عليه وآله وسلم ناكي فساد لسر زويا بهوي قناها كان وبلاو أبيته خسف وزلزال لنا أمتا دس بئكا قناها كان غيرتي إنسان كم أكنوا قناها كان حياة لإنسان كان ناهلا قناها كان عظمته قوري خوا لدلا لاواز أكن قناها كان خدا لبير أبنوا قناها كان لدائري إحسان أتكن دروا قناها كان ثوابي همو إيمان داران تويتينا كوي بهوي قناها كان والنعمة كان لسر خود لا أبي بهوي قناها كان وزورق للنعمة كان لسر لا أشن نامينا قناها كان توشي ترسو دل الراوكيو رارايتك قناها كان وحشد لبيني تو إنسان لبيني تو خواو لبيني تو بياو تشاكان دروسك. دواتر هات أنواع جناها كاني وباس كردين يكمن جوري جناه كبوي باس كردين بهمو بيكاتا كاني وكزور خطر لسد ضلي إنسان بريتيل الشريك بوخوا قرار دان إنسان كشريك بوخوا قرار أدا زور زليل أبي وزورج مصائب رويتيك بويا بيغمر جان صلى الله عليه وآله وسلم دائما بنا أقري الأخوة للشركة ككرد بيتي زاني بيتي داوي لابن لئك كني زاني بي. دواتر هات باسي جريمة قتل كچن قورية إنسان بكجت بهمو جورة كانوا كشتني أولادو منالك خوت تا أقات كشتني غير شنك لعنتي خوا وغضبي خوا وطوري خوا بسرتا دا أباري چوك مروف زور قورة مقدسة بيويستا بو تقديس بو قورية به الرتو لأمرويا وتصورنا كين مسألة لبارتشوني منال كيشي كمتر لزنده بساكرني منال يشكلو برسيارة زوراني كي أما لما نكري هميشا
پرسیاری ئەوەیە کە ئافرەتان خوشکان ئەیکەن ئایا دروستە مناڵەکان لەبار بەرن یاننا کە جۆرێکە لە کوشتنی مرۆڤ و بە هیچ شێوازێک دروست نییە مەهما کان لەحظەیەک بێ و دروست بوو بێ وجودی پێیا کردبێ یا هەندێک جار بە ناوی ئەوەی مناڵەکە سەقەتە هەندێک لیجانی طبی بڕیاریەوەدا کە ئەم مناڵە نەژی لەسەر زەویە کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئێمەی ئیماندار فکرمان ئەوها نییە کە هەر کەسێ نەیتوانی بژی ئەبێ لێرە نەبێ لەو ئەچێ لەسەر زەویە هەموو سەرزەوی بەهۆی کەسێکی فەقیری محتاجی با بڵێن نوقسانەوە رب العالمین بە زەوی و ڕەحمەتی خۆی و ڕزقی خۆی بەسەر ئەم زەویە ببارێنێ زۆر بابەتی تر لە کوشتنە کە دەرسی پێشوو دەرسەکانی تر باسمان کرد زنجیرە وتارێکی نوێ لە باسی گوناهێکی نوێیە دەست پێ ئەکەین کە ئەویش باسی جەریمەی زینایە إمام أفرميه ولما كانت مفسدة الزنا من أعظم المفاسد وهي منافية لمصلحة النظام العالمي في حفظ الأنساب ما دام مفسدتي زنا وخرابكاري زنا يشك بلو فاسد زور قوراني كنظامي همو عالم كون جيتي لسر أودا مزراوة كزنا روندا چونکە زینا نەسەبی ئینسانەکان ناهێڵێ تێکەڵی ئەکا بەسەریەکە پاراستنی داوێنەکان پاراستن و ڕێزگرتنی حورمەتی یەکتر یەکێکە لەو هۆکارانەی کە ئینسانەکان ئیسراحەتەکەن ئەگەر ئەوە نەکەین عەداوەت و بەغضا لە بینی ئینسانەکانە دروست ئەبێ دەی هەر کەسێک کە دێت خێزانی هاوڵەکەی کچی هاوڵەکەی خوشکی هاوڵەکەی دایکی هاوڵەکەی پوری هاوڵەکەی هەر شتێک لە هاوڵەکەی کاتێکەوە ئیفسادی ئەکات خەرابی هەموو عالم لەوە سەرچاوە ئەگرێ هەندێجا سەرچاوە ئەچێ بەرەو قەتل و کوشتن بۆیە ئەبینی لە قورئان و سونەیە ئەم مەفسەدەیە زۆر بە گەورە باسکراوە لەگەڵ قەتڵە دائیمە باسەکرێ ئیمامی ئەحمەد پرسیاریان لێ کرد کە زینا ڕوتبەکەی چەندێکە فەرمووی لا أعلم بعد قتل النفس شيئا أعظم من الزنا لدواي كشتني مروفوا هيشتك شكنابا بأندازي الزنا خطر به قناها كي قورب خواهي قورب القرآن أفرمي تأكيدي أمام أفرمي والذين لا يدعون مع الله إلها آخر إيمان داران كامانا سرفرازان كامانا أوانا لا يدعون مع الله إلها آخر داوا لغير خواناكن داوا لغير خواناكن جل جلاله داوا لغير خواناكن واتشريك بو خوا بهيش شوازك لهج عبادتك قرار نادن لهش تك لجانا شريك بو خوا قرار نادن يك ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق دوام دانا أو نفسيك وخواي قور خلقي كردوا بهيش شوازك أمانا دزنابا بو كشتني أو نفسه إلا بحق نبي حق كجبريتي لويك حاكمي مسلمانان أجر كسيك كشت أي كجيته يا كسيك أحكامي قتل بسريا جاريبو أحكامي حدي قتل بسريا جاريبو أو كات أو حالتك كشريعات خوي بو خوي برير أداب بحق أم كسبو كجيته ما عدا أما كشتني مروفا كان دوهمين دانا كخوي قول القرآن باسي أكا سيهم ولا يزنون زناناكن أفرمي ومن يفعل ذلك يلقى أثاما أمي أخيرا كالزناية بتايبت هر كزبيك يلقى أثاما أقات أثام مفسرين اختلافيا لسري هي آيات شيء هندێک فەرمون ئەگاتە جەزا و پاداشتی خۆی خوا سزای ئەدا لەسەر ئەوە هەندێک فەرمونە ئەثام دۆڵێکە لە دۆڵەکانی جەهەنەم وەکو ئیبن کەثیر ڕەزا ڕەحمەتی خوای لە تەفسیرەکە باسی کردو واتە هەر کەسێک زینای کرد ئەچێتە ناو دۆڵی زیناکارانەوە لەناو چیە لەناو جەهەنەما کە پێوتێ دۆڵی ئەثام يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا سبحان الله دو برابر أكرته عذابي لتشاو خلقي ترى زناكار يضاعف له العذاب يوم القيامة لرجي قيامته دو برابر أكرته واتا لجيهانشا لجيانشا للدنياشا عذاب برابري خوي ورقرته خوف ودل الراوكي وأنواع مشاكل توشبه بلام نقل آخرته يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا لناو جهنم هتا أمنته
بچ صفتێک صفەتیشی وایە سەری شۆڕە و موهان و سووکە ئللا کەسێک نەبێ با تووشی زینا بوو بێ، با قەتڵی نەفسی کرد بێ، با شەریکی بۆ خۆ قەرار دابێ، بەڵام ئللا من تاب وآمن وعمل عملا صالحا، ئللا مەگەر کەسێک تەوبەکە ئیمانێکی ڕازگۆیانە ڕاز لەگەڵ خوایە ڕاک بێتەوە وعمل عملا صالحا، کردەوەیکی صالحی جێبەجێ بکە، دەست پێ بکەوەتە سەلاح لەم کەسا دەرکەوێ کە لە فەسادەکە دوورەکەوێتەوە. ئەو کاتە فأولئك يبدل الله سيئاتهم حسنات، خوای گەورە خراپەکانیان بۆ ئەگۆڕێ بە چاکە. سبحان الله، يبدل الله سيئاتهم حسنات. هەر یەکێک لە ئێمە بابیر لەم خاڵە بکەینەوە، کەسێک ئینسانی کوشتووە، کەسێک زینای کردووە، کەسێک شەریکی بۆ خوا قەرار داوە، ئەگەر بێت و تەوبەیەکی صادق کە و بگەڕێتەوە و بکەوێتە سەر کاری سەلاح، ئەم کەسە خوای گەورە خراپەکاریەکانی بۆ ئەگۆڕێ بە چاکە، یعنی زیناکەی بۆ ئەگۆڕێ بە خەیر، بەڵێ قەتڵی ئینسانەکەی بۆ ئەگۆڕێ، بەڵێ تەوبە ئەوەندە گەورەیە کە ئینسان بگەڕێت و لای خوا و تەوبەیەکی صادقانە بکە. وكان الله غفورا رحيما، مجدمان ئەداتێ کۆتایی ئەم ئاەتە لەگەڵ ئەو هەڕەشەتوندانەی لێ کردوون ئەگەر تەوبەکەین خوای گەورە غەفورە، خوای گەورە ڕەحیمە، لێمان ئەبوور. دەی شەریک بۆ خوا قەراردان و کوشتنی نەفس لەگەڵ زینایە پێکەوە داینان، دەی جەزای ئەمانە مانەوەیە هەتا لە ناو دۆزەخە مەگەر ئینسان بە تەوبە ئەم عەزابە لەسەر خۆی لابە و بەکردەوەی صالح. خوایان لە قورئانە فەرمێ ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا، نزیک مەکەونەوە لە زینا، واتە زینا بەشێکە لە ئیشەکە، نزیک کەوتنەوە لێی بەشی دووهەمە. نزیک کەوتنەوە لە زینا لە نەزەرێکەوە، لە مخاتەرەیەکەوە، لە یاریکردنێکەوە، هەتاوەکو مەسەلەی مەواعید هەمووی ئەگرێتەوە ولا تقربوا الزنا. دیراسەیەکی علمی کە باسی ئەوە کات ئینسان چۆن خوای گەورە بۆچی فەرمەتی ولا تقربوا الزنا، ئەو نەخۆشیانەی کە بەهۆی زیناوە ئینتیشار ئەکەن، بەهۆی نزیکی لە زیناشەوە ئینتیشار ئەکەن. زۆر کەسێ تووشی ئایدز بۆ زیناشی نەکردو، احتیمالە لە ماچێکەوە تووشی ئەم حاڵەتە بوو، یان لە یاریکردنێکەوە توش بوو. بۆیە خوای گەورە لە قورئانە فەرمێ ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. فاحشة و خراپەکاریەکە و ڕێگایەکی زۆر خراپەکە ئینسان ئەگرێتە بەر، چونکە نەسلی ئینسانیەتە ئەفەوتێ کە یەکێکە لە مەقاسیدەکانی شەریعەتی ئیسلامی. دەی خۆی لە خۆیان خراپە و ڕێگایەکە کە عەقڵی ئینسانەکان تێک ئەدا، تەنانەت ئاژەڵەکان پێیان قبوڵ ناکرێ. کتێبێک هەیە بە ناوی حەیات الحەیوان الکوبڕا، ئەو کتابە یەکێکە لەو کتابە نایابانەی کە ژیان و طەبیعەتی ئاژەڵەکان زۆر باسەکە. بەنمونە باسی مشکەکە، ئەگەر مشکێک هات ئاوس بوو، بە تەنها کردە لای مشکێکی نێرینە لە قەفەزێکە، بە هەر وەسیلەیەک لە وەسیلەکان بێ ناهێڵێ ئەو نێرە لەگەڵ جوود بێ هەتاوەکو ئەو بێت شوێدان. وەختی خۆی لە کوردەواری خۆمانە ئەگەر بیان ویستایە مانگایە کەڵ نەگرێت، هەندێک قوڕیان ئەدا لەسەری، وەی گاکان بزانن کە گایشتر لەگەڵ ئەم مانگایە جوود بووە، نێن لەگەڵ ئەوە مەسەلەن جارێکتر جوودبوونی دووهەم دروست نەبێت. طبعا نوعیەتی ئەمانەش فەرقی هەیە. نوعیەتێک لە مەیمونەکان وەکو لە صەحیح بوخاریە هاتووە، لێرە ئیشارەیەکی پێ ئەکا ئیمام ئیبن القەیم، ئەگەر یەکێک لە مەیمونەکان زیناکە هەمویان کۆ بنەوە بەربارانی ئەکەن تاوەکو ئەیکوژن. عەمری کوڕی مەیمونی ئەودی ئەگێڕێتەوە، ئەڵێ شوان بووم، چوومە شوێنێک دۆڵێک سێرەکەم پڕە لە مەیمون، ئەڵێ لە شوێنێکی بەرزەوە سێرم ئەکرد، فەرمایشتەکە لە بوخاریایە، ئەڵێ سێرەکەم مەیمونێک دەستی داناوە، مەیمونێکی لەسەری خەوتووە، ئەڵێ زۆر بە ئەسپایی ئەم مەیمونە دەستی دەرهێنا، ڕۆشت و ڕای کرد، ئەڵێ بینیم لە شیوەڵێکی ترە لەگەڵ مەیمونێکی ترە جوود بوو، دوایی هاتەوە بە ئەسپایی ویستی دەست بخاتەوە ژێر سەری ئەم مەیمونە، مەیمونەکە خەبەری بوو، کە خەبەری بۆ بۆنی کرد.
ئەڵێ کە بۆنی گەر قیژەیەکی زۆر سەیری کرد هەرچی مەیمونە کۆبووە. ئەڵێ مەیمونێکی پیریان هات بۆنی ئەم ئافرەتەی کرد و یەکەیەکە ئەم مەیمونە یەکەیەکە ئەم مینەیانی کرد و نێرەکان یەکەیەکە بۆ نەکرد تا دۆزیەوە کێو. ئەڵێ ئیشارەتم کردبوو کە کامیانە ڕێک دۆزیەوە. ئەڵێ هەردووکیان پێکەوە ڕاگرتن هەموو مەیمونەکان بەردیان لێدان هەتاوەکو تەواو هەردوویان کوشت. جۆرێک لە جۆرەکانی مەیمونە نەک هەموو جۆرەکانی. تەسەور کە لەناو ئاژەڵەکانە تێکەڵکردنی ئاوەکان هەندێک لە ئاژەڵەکان خوا پیشانی ئێمە ئێدا کە تەبعیان وەکو تەبع ئینسان ئاو هەیە. یاسایەک هەیە لە ئاژەڵەکانە هەر ئاژەڵێک وەکو ئافرەت چۆن مناڵی ئەبێ ئەویش بەچەی ببێ ئازاری بە ئەندازی ئازاری ئافرەتە. بۆ نمونە مانگە کە لە 9 مانگۆ ئەوەندەیە هەمان ئازار کە ئافرەتێک ئەیچەژێ هەمان ئازار ئەچەژێ. بۆیە ئەو ئاژەڵانەی کە وەکو ئافرەت ئاوهان زۆر جێگەی بەزەیی زیاترن. لەوەچی هەمویان جۆرێک لە ئازاریان هەبێ بەڵام ئەوانە بە ئەندازی ئینسان ئازاریان هەیە لەو مەسەلە لە مەسەلەی مناڵبوونە. ئەلێرە ئێوە ئیمان پێمان بڵێ لە تەبعی هەندێک لە ئاژەڵەکانە زینا قبول ناکرێ ئەی مرۆڤ تۆ چۆن قبوڵی ئەکەی. بۆیە خواجیان ئەفەرمێ ساء سەبیلە ڕێگایکی زۆر خراپە ئاژەڵەکان قبوڵی ناکەن. زۆر کاتە هەلاکەت دروسە بێ وای لێ ئینسان لە ژیانە زۆر مفتەقیر و زەلیل ئەبێ و عەذابی ئاخرەتی زۆر سووک و بچووک لە بەردەم ڕەب العالەمینە. هەموو ئینسانەکان گەڕیدەن بە دوای ئاسوودەیە ئەگەڕن. هەمومان جەنگی ئاسوودەیەکەین ئەمڕۆ. لەو ئەچێ لە خەیاڵی زۆرێکمانە هەبێ ئەگەر ماڵێکی جوانمان هەبێ ئاسوودە ئەبین. بەخوا ماڵێکی 10,000 مەتریشت هەبێ ئاسوودە نابین. لەوە چێ لە خەیاڵی هەندێکمانە هەبێ ئەگەر پارەی زۆرمان هەبێ ئاسوودە ئەبین. یان سارێکی جوانمان پێبێ ئاسوودە ئەبین. ئەوانە بەشی مادەی ئینسانن. ئاسوودەیی ئینسان خوای گەورە دیاری کردو لە قورئان. قد أفلح المؤمنون. ئیمانداران بەڕاستی ئەوانە فەلاح و دڵخۆش و فالحن ئەمانە. بۆچی ئەم صفتانەیان تایە؟ هەموو ئەم صفتانە لە تۆیە بێتە دی ئینجا سەرفرازە بی، ئینجا خۆشبەختە بی، ئینجا ئارامی و ئاسوودەی بۆ دێ، ئینجا ئاسایشی ڕۆحت بۆیە، ئینجا دڵت ئارامە بێ. یەکەم الذين هم في صلاتهم خاشعون. چەنێ لە نوێژەکەتە خشوع بەرپا ئەکەی، چەنێ خاشعی لە نوێژەکەتە، چەنێ لەبەر خاتی خوا ئەیکەی، چەنێ ملی خۆت کەچەکەی، چەنێ کەس ئاگای لێ نیە نوێژەکەتەکەی. أفرمي قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون. خوانا بارزن للغو هرشتكي بيكالك خوان اللي أبارزن. والذين هم للزكاة فاعلون ما كان نقيش تحدي زكاة أي بخشن. دواء أما أفرمي والذين هم لفروجهم حافظون. أما ندامين خوان أبارزن إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين. إلا داويني خوان أبارزن لخزاني خوان يان لجارية كان يان. طبعا ياساي جارية ياساي كي زور مفصلة شون عقدي الزواج من هي، عقدي تمليك من هي، نيتي التسرية من هي. سيشت الزواج بيك عقد بيجي بەڵام مەسەلەی ئەمە بەدووشت. یەکەم ئەبێ مڵکی صافی ئەم کەسە بێ، دووهەم نیەتی تەسری لێ بێنێ، واتە نیەتی ئەوەی لێ بێنێ کە ئەم ئافرەتە ئەکاتە جاریەی خۆی. ئەبەم دووشتە پێکەوە ئینجا مەسەلەی جاریەدا ئەمەزرێ. تەمە جاری ئەحکامەکانی زۆرە، هەروەکو ئەحکامی نیکاح چۆن تەفسیلە بە هەمان شێوازە. بە نمونە ئەگەر کەسێک جاریەکی خوازەوە نییە، مەسەلەن ئەمڕۆ لای بێ و بەیانی بەرەڵای کەوشتیوانیە لە مەسەلەی جاریە، يعني أو ما فانيك بجارية دراوة لأحكام شرعية هيج أفرتك أمر أو ما فاني بين دراوة. تصورك بون مناقر أفرتك منالي هبي أي أكري طلاق بدري أنا أكري طلاق بدري أفرتك جارية أجر منالك شيء لبار بشي نقل منالك شيء ببي لأحكام الشرعية أبيت أم الولد كزنات وأنا حقيقة وسلام أفرته نأمبيا وأتواني بفروش نأتواني ببخشي معزز مكرم لمالي خويا جيان بسر أبا حتى وكو أوكاتي أمبيا وأمرته وآزاد
بۆیە زۆر کات وەلەدەکان یەکسەر ئازا دەکران چۆ قەیدێکی زۆر ناڕەحەت بوو بەسەر ئەم پیاوە ئەمایەوە الولەد لە شەریعەتە ئەو مافانەی کە پێی دراوە ئەو مافانە بە ئافرەت نەدراوە چونکە ئەو حیسابێکی تریشی بۆ کراوە ئەم ئافرەتە بێکەسە ئەبێ ئیلا کەسێک هەبێ سەرپەرشتیکە یان جاریەکان کاتێک کە پیرە بوون ممکنە ئێستا ئافرەتێ پیریش بێ و لە هاوسەری جیابێتەوە ئافرەتێکی جاریە با مناڵیشی نەبێ کە پیر بوو واجبە لەسەر گەورەکەی کە کەسی تری بۆ بگرێت کە خزمەتی کە و بەخێویکە هەتا وەکو ئەو کاتێ ڕۆحە کێشە ئێرە بەجێڵ خواردنی ئەبێ وەکو خواردنی گەورەکە بێ جلوبەرگی وەکو ئەو بێ شوێن و مەکانی وەکو ئەو بێ هەموو یاساکان بە کامیلی کە ئەم کەسە بۆ خۆی جێبەجێکە بێ بۆ ئەویشی جێبەجێ بکە سەواون عەبد بێ ئەمە یا جاریە بۆیە لە مێژووی ئیسلامیە ئەگەر ئینسان بە وردی زۆر دیقەت بدە زۆر کەم هەبووە نیەتی تەسریە لە جاریە بێن زۆر کەم بۆیە کابرا جاریە هەیە بۆ جارەکەی داوە بەشوو بە کەسێکی تر خۆی نەیویستووە یەکەم لەبەرەوەی حەزی نەکردەوە وەچەیەکی بێت لە ئافرەتێک بێت کە جاریە بێ دوو طبعی پیاوەتی لەو کاتا زۆر بەرز بووە بۆیە هند کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم وعد و عهدیان لێ وەرەگرێ کە ئەڵێ عهد و پەیمانم بدەنێ لەسەرەوەی زینا نەکەن سەیر ئەبێ بەلایە ئەڵێ ئەوە تەزنی الحڕە ئافرەتی حڕە زیناکە چۆن زیناکە سەیرە بەلایەوە کە ئافرەتی حڕ و ئازاد بێ و زینا بکە بۆیە خوا گیانە فەرمێ ئیلا ئەو پیاوانەیە کە داوێنی خۆی کێ ئاسوودەیە کێ خۆشبەختە کێ ئاسایشی ڕۆحی هەیە ئەو پیاوەی کە داوێنی خۆی پاراستووە ئیلا لە هاوسەری خۆی نەبێ یان لە جاریە و ئەمەتەکانی نەبێ ئەگەر نیەتی تەسری لێ هێنابن کەوابوو طبعا صفاتەکان زۆرن ئەوەی کە مەبەستی ئێمەیە ئەو بەشەیە ئەفەرمێ ئەن من لم يحفظ فرجه لم يكن من المفلحين ئەخوا ئەو کەسەی داوێنی خۆی نەپارێزێ خۆشبەختەکانی جیهان نییە وإنه من الملومين وأو كسل لو كسانيك لوما أكريت لا دنيا لا آخرة لكوتاي أتكافر فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون أم كسا عداوتك لقى الخوايا جل جلاله يان عدوك لحد سنور خوا لا أدا دي هر كسيك فرجي خوي نبارزي أو فلاح خوشبختي لدز درسوا ناوي عدوان وعداوة لقى الخوايا بسر يا جاري أبي سرزنشتی زۆر ڕووی تێکە دەیکەوا بوو خوایەک جل جەلالوه کە ئاگای لە تۆیە کە لە پەنهانیەکانی تۆ هەموو حاڵیە طبعا ئێمە خاوەنی حەزارەتێکی گەورەی ئیسلامین حەزارەتە گەورە ئیسلامیەکە حەزارەتی پاراستنی ئینسانە لە بەرامبەر ئەم حەزارەتە گەورە حەزارەتێکی بچووکیشمان هەیە کە حورمەتی ئینسانیەت ناگرێت بۆیە بەلاتەوە نەبێ غەرب یە هێرشەکە ئەوێ جوانەکەی تۆ نەهێڵێ بۆیە فەساد ئەهێنێتە ناو ماڵەکەت بە کونی دەرگاکانە ئەهێنێتە ژوورەوە ئەوێ هەیبەت و هەیمەنەتی تۆ لە مەسەلەی ئەخلاقا بێنێتە خوارەوە بۆی ئەم فەلاح و خۆشبەختیت نەمێنێ تۆش لە بەرامبەرە ئەبێ خۆت زۆر ڕاگر زۆر ئازا لەو ململانەیە ئەبێ خۆت بپارێزی هەتاوەکو سەرکەوتوو ئەبی تەوە فەلاحە دەستگیر ئەبێ دەی خوا جەل جەلالوه کامێرەی مراقەبەی دانەناوە بۆی خیانەت نەکرێ چونکە خیانەت ئەکرێ کامێرەی مراقەبەش هەبێ بەڵکو کامێرەیەکی ئیلاهی داناوە کە یعلم خائنة الأعین وما تخفي الصدور خوایە کە خیانەتی چاوەکان ئەزانێ ئەوەی لە سنگەکانایە پێی ئاشنا سەرەتای هەرچی ئەم خراپەکاریانەیە لە چاوەوە دەست پێەکە بۆیە خوای گەورە ئەمری پێکردوین کە چاومان بپارێزین دەی زۆرینەی ئاگرە گەورەکان لە ئاگرێکی بچووکەوە سەرچاوەی گرتووە بۆیە نەزەر وەرە و کانە بچووکیش بێ هەندێک جار ئەبێتە دەرگایەکی زۆر گەورە بۆ فەسادێکی گەورە بیرکردنەوەی خراپ هەنگاونان بەرەو خراپ خەتیئەت و زینا ئەتە چوار شت نەزڕە و سیرکردن خطوراتی خراپی دڵ لەگەڵ هەنگاونان بۆ خراپەکاری لەگەڵ خەتیئەت زانانی تعبیری خەو بابەتێکی گرنگیان هەیە
ئەڵێن ئەگەر گەنجێک سەواء نێر بێ یامێ ئەگەر بە فعلی ممارەسەی جنسی نەکردبێ و نەشی بینی بێ قەت لە خەوا ممارەسەی جنس ناکات ناتوانێ چونکە تەسەووری نەکردووە هەر شتێک تەسەوور نەکرا لە خەوا نایەتە دی هەر کەسێک ممارەسەکەی نەکردبێ و نەبینی بێ ئەفەرمون قەت ئەو خەوا نابینێ ڕەفیقێکمان هەبوو ئەوانە لە کاتی فەقێتیاوە کو نوکتە بۆتانە گەڕمەوە هەموو جارێ ئەی وەڵڵاهی هەتا ئێستا ئیسفادەیەکم لە خەوێکم نەکردو ئەو بۆچی کوڕەوی هێشتا ناگاتە هیچ بەس سەیرێکم ئەوی تووشە بم لەکوێ ئەو هەر سەیرێکم تووشە بم لێرەوە ئەو هیچ ئیسفادەیەکم لە خەو نەکردو ئەبەد تصور کە ئەمە لە ڕووی عیلمەوە بالفعل ئەو هەیە یعنی بەڵام سەرەتا لەکوێ لە چاوە دەست پێ ئەکا اینجا خەتەراتی خراپ و ئامادەیی نەفسی بۆ مەسەلەی زینە ئەگەر ئامادەیی نەفسی نەبێ ئینسان مهما كان لواسي توشي نظر به لواسي توشي قبله وما تيج به توشي ياريج به توشي زنا نابه چونکە ئامادەگی نفسی نەبوو بەتایبەتی لە ئافرەتانە زۆر گرنگە ئەو خاڵە ئامادەی نفسی چۆنە خاطرات و خەیاڵاتی زۆر ئامادەی نفسی بۆ کەسەکە دروستەکە تەسەوور کەن ئینسان ئەگەر هەمیشە بیر لە دزی بکاتەوە باشە ئەگەر گیرام چی ئەگەر نەگیرام چی ئەگەر وایانوت ئاوا ئەڵێم سێرەکەی هەندێک جار بە دزیەوە ئەگیرێ هیچ ناشڵەژێ بۆ چونکە ئامادەگی نەفسی کردو پێشتر وەختی خۆی لە کوردەواری خۆمانایەن و قسە پتاشۆ بیخەرە گیرفانە لە کاتی خۆیان بیکە واتە پێشتر تاشیوێتی حازری کردووە بەڵام سێرکە ئەگەر ئامادەگی نەبوو بێ لە بچووکترین حاڵەتە ئەڕمێ دنیای لێتەوە یەک چونکە ئامادەگی نەفسی نەبووە دەی ئەگەر ئینسان ئامادەگی نەفسی لە خەیاڵە دروست نەکا بۆ مەسەلەی زینا قەت تووشی زینا نابێ خاڵی دووەمە هەنگاوی دووهەمە ئەگەر ئامادەگی نەفسی دروست کرد اینجا ئەتوانێ هەنگاو بنێ بەرەو زینا خاڵی سێهەم دەست پێەکە ئەگەر هەنگاوی نا اینجا خەڵی ئەخراپەکە دەست پێەکە کابوو ممکنە ئینسان لە نەزەرا بوەستێ ممکنیشە لە خاطراتە بوەستێ ممکنیشە لە خەتەواتە هەرچۆنە بێ خۆی بگرێتەوە بەڵام کە گەیشتە خەتەوات دڵنیا بێ لەوەی لەسەر لێژیای بەرەوزینە کاتێ بە خۆی ئەزانێت توژووە بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێ خۆی لە دەستدا هەر یەکێک لە ئێمە لە ئەمڕۆیە لەناو ئەم ململانەی حەزارەتەیە کە کافر و بێدین ئەیانەوێ حەزارەتی ئێمە بکوژێنەوە ئێمەش لە بەرامبەرە هەموو تااقەتی خۆمان سەرف کردو بۆی حەزارەتەکەمان ڕاگرین جارانی تر عرضم کردوون کافر و بێدین لێەوە هێرشی هێناوە بۆ ئێمە لێرە و نەبێ ئێمەش دەستەوسان دانیشت بین خۆی گەورە وەهای کردووە کە خەڵکی ئێمەش لەناو ئەوروپایە هێرشی لەسەر ئەوان بۆی ڕۆژانە چۆن گەنجی ئێمە لاڕێ ئەبێ گەنجی ئەویش ڕێدارە بێ چۆن گەنجی ئێمە نەخشەڕێی ژیان و ئاخرەتی لێ تێکەچێ هی ئەو ئەیدۆزێتەوە چکە ململانەی حەزارەتەکان بەو شێوازەیە هەر یەکێک لە ئێمە پێویستی بەو ململانێ جددیە هەیە کە بیکە لەگەڵ ئەو حەزارەتەی کە پەلامارمان ئەدا تەسەورکەن لە ئیفلام کارتۆنێکەوە جنس ئەهروژێرێ حتا وەکو ئەگاتە قیممە خۆ ئەگەر ژێر پێستی ئافرەت جەماڵێکی تیا بووە ئەویش پیشانەدرا هەموو نهێنەکان ئەمڕۆ زۆر بە ئاسانیەکەونە دەستی گەنجان چ هی پیاوان چ هی ئافرەتان هەردوو تەڕەف دەی لەناو ئەم حەزارەتە بۆگەنە لەم ململانێ ناشەریفا کە ئەکرێت کە بەبێ ئیرادەی خۆت تەبەن جۆرێک لە ململانێ هەیە ئیرادەی لەگەڵایە گەنجێکی ئێمە مەسەلەن ئەچێتە ناو ئەوروپاوە هەوڵی دینداری خۆیدا پیشانی بەرامبەری ئەدا هیچ فێڵێکی تیان نییە بەرامبەر بە کولی قەنەعەتەوەیەت بەرەو دین بەڵام ئەوەی ئەو یە هێرشم بۆ هێنە فێڵم لێ ئەکا گەنجەکەم ئەگرێت ئەنواع تەختیتم بۆ دائەنێ هەتاوەکو کاتێک ئەم میلەتە فەوتێن ئەگەرچی ئەمڕۆ جەنگەکان لە مەسەلەی جەنگی ئاسایی دەرچوون جەنگی نەخۆشی جەنگی اقتصاد جەنگی فەساد جەنگی تێکدانی قەومیەت هەموو ئەمانە جەنگن کە لەگەڵ هەموو هەرێمە بچووکەکانە ئەکرێن بە تایبەتی هەرێمی خۆمان کەسی عاقڵی ئەوێ بچێتە دەرەوەی قۆناغەکە هەتاوەکو ببینە چیمان لێ ئەکرێ بۆیە لەناو ئەم ململانێ خەتەڕا پاراستنی خۆمان لە جەریمەی زینا زۆر گەورەیە هەر یەکەمان لە ئاستی خۆیەوە
ئەگەر گەنجێکت بینی 100 جار زینای کردبوو تۆ توانیت 1 جار بیگەڕیتەوە لە زینا ئیشت کرد بۆ حەزارەتی ئیسلامی 1 جار. هەمومان ئەو فەرمایشتەمان بیستووە کە پیاوێک هات خەیری کرد ڕۆژ یەکەم دای دزێک و دووهەم ڕۆژ بە زیناکارێک و سێهەم بە دەوڵەمەندێک. خوای گەورە هەر سێکی لێ قبول کرد لە زیناکارەکە فەرمووی لەعەلە تۆ ئەم کەسە جارێک لە زینا گێڕابێتەوە، یان ئەم کەسە بەهۆی پارەکەی تۆ وازی لە زینا هێنا گەڕایەوە. کەوابوو ئەگەری تەوبە و دەرگاکانی تەوبە زۆر گەورەیە. 4 ڕێگا لە ڕێگاکانی زینا بە درێژی لە دەرسەکانی داهاتووترە. هەر 4 ڕێگاکان چ ڕێگای لەحظ و ئیشارات و چاو، چه ڕێگای خاطرات کام خەیاڵە لە تۆ ئەبێتە گوناه و کامی نابێتە گوناه. عینەن ئەو شەو خطوانەی کە ئینسان ئەڕوا بەرەو پیری لەگەڵ ئەو خەتیئە گەورەی کە تووشی ئەبێ هەموو ئەو حاڵەتانە باسەکەین. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ئەم چەند کەلیماتانەمان لێ قبول کە لێ ئەپاڕێنەوە لێ ئەلاڵێنەوە. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت. پەروەردگارە لەسەر جەم گوناهەکانمان ببورە، گوناه هەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناه هەیە بە پەنهان کردومانە عەفومان کە. پەروەردگارە گوناه هەیە زانیمان و کردمان عەفومان کە، گوناه هەیە نەمانزانی و کردمان عەفومان کە، گوناه هەیە لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناه هەیە لەمەوە دوایی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای تۆ غەفور و ڕەحیمی، ئێمەی تاوانبار هاتوێنەوە بەردەم دیوانی تۆ یا ئیلاهی عەفومان کە، غفرانی خۆت بەسەرمانە ببارێنە، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکار و دراوسێمان ببورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. خوای گیان کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە. هۆ ئەو کەسەی سپاردە قەت زایە ناکەی و خۆمان سپاردەی تۆ کرد، ماڵ و مناڵمان سپاردەی تۆ کرد. پەروەردگارە خۆشەویستانی خۆمان هەموو سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بمان بەخشە یا ڕەب العالەمین. هەر بەخشندەی لە تۆ جوانە یا ئەکرەم الئەکرەمین، بەخشندەی بەس لە خۆت جوانە یا ڕەب العالەمین. ئێمە بە کۆڵی گوناهەوە ڕوومان کردوتە بارەگای تۆ، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان تۆ خۆت ئەزانی ئێمە گرفتمان زۆرە، حاجەمان لە ژیانە زۆر دەرگای داخراو هەیە بەسەرمانە ناکرێتەوە. یا ئیلاهی کەس شک نابین هانای بۆ بەرین تۆ نەبی. ئێمە و عەبدانین خوای گیان دەستمان لە دوعایە تەنها بۆ تۆ بەرزەکەینەوە، ڕکوع نابین تەنها بۆ تۆ نەبێ، سوژدە نابین تەنها بۆ تۆ نەبێ. دەیا ئیلاهی گرێ کوێرەکانمان بۆ بکەرەوە، دەرگاکانی خەیرمان بەسەرا بکەرەوە. یا فەتاح داوات لێ ئەکەین هەموو دەرگا خەیرەکانمان بەسەرا بکەرەوە. خوای گیان ئێمە زمانمان کولە لە دوعایە، بە زمانی پێغەمبەر گیان صلی الله علیه و آله و سلم دوعاکەین. خوایە هەر چاکەیەک لە هەموو ژیانە ئەو خۆشەویستە داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە. هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی لە هەموو ژیانیا ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە. یا ڕەبی خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم. خوایە بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە سەڵەوات بۆ دیداری شیرینی بنێرە. خوای گیان ئەم کەلیماتانەی کەوتومان لێمان قبول کە بیخەرە نامەی ئەعمالمانەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان چۆن ئاوا لە خزمەتی ئەم کتێبە نایابە کۆبووینەوە، ئاوا لە قیامەتە لە خزمەتی پێغەمبەر گیانە صلی الله علیه و آله و سلم لەگەڵ ئەولیا و صالحین و عولەمای ئەم ئومەتە کۆمان کەرەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان ئەم دوعانەمان لێ قبول کە، خوایە ئەم دوعانەمان لێ قبول کە. پەروەردگارە ئەم دوعانەمان لێ وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان هانامان بە دەرگانەی تۆ هێناوە، تۆی بە بەزەیی دەستی هیچ کەسێ ڕەت ناکەیتەوە و ئێمەش دەستمان بۆ لای تۆ بەرز کردوێتەوە. دڵمان سەیری میهرەبانی تۆ ئەکا، تو گەورەی خۆت ڕەتمان مەکەرە و دوعاکانمان قبول کە. هەرچی ئەوەی کە ئەمانەیە پێمان عەتاکە، ئەوەی کە لە دڵمانایە پێمان ببەخشە. یا ڕەبی خوایە تۆ بەخشندەیت، هانامان بۆ لای تۆ هێناوە، دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، شارەکەمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە، ئومەتی پێغەمبەر گیان صلی الله علیه و آله و سلم ئارام کە. یا ڕەبی خوای گیان لە گوناهی مردوەکانمان ببورە، خوایە لە گوناهی مردوەکانمان ببورە. یا ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببورە، ڕەحم و بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە لەو ڕۆژەی بە تاقی تەنها لە گۆڕێکا بەجێمان ئەهێڵن. پەروەردگارە
هانامان بمهرباني تو هێناوە هیچ شاکەیە شک نابین تەنها جەماڵ و جوانی تۆ نەبێ دەیا ڕەبی خوای گیان ڕەحم و کەڕەم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای قبوڵمان کە خوای گیان چێژی عەبدایەتی لە دڵمانە دروست کە بەرزمان کەرەوە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئەم دوعایەمان بەرز کردەوە یەقینمان هەیە کە تۆ گوێت لێبوو یەقینمان هەیە کە لێمان وەرەگری دەیا ئیلاهی دڵمان مشکێنە لێمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه قول لقناهي من الشيء وجبوري وخواه لمن قبولك يا ربي